وەرزی هاوین و زستان بۆ کارەبا لە هەرێمی کوردستاندا بە دوو وەرزی پڕ لە قەیرانایی و کێشەدا دەنرێت کە پێدانی سەعاتی کارەبا بە جۆرێک کەم دەبێتەوە هاوڵاتیان زۆر نیگەران دەکات. وەک ئەوەی لێپرسراوانی کارەبا هەمیشە ڕایان گەیاندووە قەیرانی کەمی کارەبایان بۆ کەمی بەرهەمێنان و زیادەی خواسی بەکارهێنان گێڕاوەتەوە. بۆ کەمکردنەوەی ئەو قەیرانەش بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی پێشنیازێکی کردووە کە جۆزەی 20 ئەمپێری دابنرێت تا هاوڵاتیان لەو بڕە زیاتر کارەبا بەکار نەهێن و بڕی بەرەم هاتوو بەش بکات. کورسات نیوز ڕای هاوڵاتیانی شاری سلێمانی وەرگرت و پرسیاری ئەومان کرد ئایا تا چەند هاوڵاتیان ئەو پرۆژەیان پێ باشە. من پێم باش نییە لەبەر ئەوەی پێویستی ئەمە زیاتر گەرە 20 ئەمپێر یەکەیت جاری وایە تۆ بە پێویست ناتوانانی کارەبا بەکاربێنی جاری وایە زیاتر لە 20 ئەمپێر زیاتر بەکارێنیت. سیستەمێکی چاک بێ و پێوەری ببێت تۆ چەندێ سەرفەکەی تر ئەو کەیتاوێت بە پێی خۆت هەرکە بە پێی خۆی غەدری لێ ناکرێ کارەبا چەندێ سەرفەکەی شەو ڕۆژ ئەو بێ من ئەوە ئەڵێم ناڵێم جۆزە بێ و هەویشین من بۆیە ئاکەم کەڵێم سیستەمێکی چاک وەکو ئەوروپا یعنی پێوەر بێ. بەنسبەت ئەو جۆزانەوە ساڵانی کە گە بیرمان بێت هاتن تەلێکیان بۆ لێیان کە کارەباکە نازان 10 ئەمپێر بوو شتێکی وابوو دوای هەرکەس بە حکمی ناسراوی یان خۆی کارەباچی بوو فول لێ کردەوە. ئێستاش من 20 ئەمپێرم بۆ دانێت سبێنێتوانم کەسێک کە بێنیان خۆم کارەباچی مەچمە سەرەوە 20 ئەمپێرەکە فولەکەمەوە. جۆزەی 20 ئەمپێری تەنها با بۆ سلەیمانی نەبێ بۆ هەموو پارێزگاکانی تر بێ بەڵام پێم وابێت چارەسەری تر باشتر هەیە لە جۆزەی 20 ئەمپێری چکە لە هیچ وڵاتێکی دنیا ئەوە نەماوە کە جۆزە 20 ئەمپێر بێ کە کارەبا بە عەدەد و بە ژمارە بیرێ بە خەڵک بە ئەمپێر بیرێ بە خەڵک لە هەموو وڵات لە وڵاتە دواکەوتوەکانە کارەبا سەربەستی چۆن بەنزینەکی 10 لیتر 20 لیتر چەندەکەیتە ناو سیارەکەت و لە وڵاتی ئازادە کارەبا چەند بەکارێنی بە پارە بە کڕین بە حەقی خۆت بە مافی خۆت. ئەگەر 20 ئەمپێرم بیتی و پارەی 4 ئەمپێر 44,000 بەم و پارەی 20 ئەمپێری تۆش بەم ئاخر بچی ئەمە دەری نایێنێت کە تۆ بۆم ئەەکەی 20 ئەمپێر ئەبێ بەردەوام بێ 24 سەعاتە بێ. ئەگە شتەکە عادلانە بێ باشە بەڵام دڵنیا عادلانە نییە. ئەوە چەند ساڵێکە لەمە پێش بۆ جۆزێر نارە بەڵام سەری نەگر بۆ نەعادلانە بوو. بەعزێگەیە بڵین ئیمکانێتی باشیان مەسەلەن هیچێگە ناسێ ئەو وارێ وەکوێ مەلی نازانین بەڵام تەلێکە مەسەلەن دایانێ ئەستورترە یان باریترە ئەو ئەمپێرەی زیاکە ئەوە بێتە مای زەرە بۆ دەوروپشتەکەی خۆی. ئەوە حەل نییە بەڕاستی ئەبێ هەوڵ بدێ یعنی ئەمانەی پێویستی کارەبایە مەسەلە وەکو غاز تەمینکردنی غاز و یا چی پێویستیەکانی کارەبا دابینکردنەوە باشترە کە 20 ئەمپێری لە 20 ئەمپێری بۆ خەڵک دابنێن یعنی بەڕاستی هەم پارێز لە خەڵکەکە ئەسێندێ یعنی هەم بارگرانی بەسەر خەڵکەکەچە یعنی هەموو ماڵێ وەکو ئەڵێن ئەبێ 90,000 با ئەمەش لەم کاتە یعنی بەڕاستی بڵێم چی ئەمە شتێکی باش نییە. هاوڵاتیانی شاری سلێمانی دۆزینەوەی میکانیزمێکی تر و باشترکردنی بارودۆخی کارەبا بە گونجاوتر دەزانن بە شێوەیەک بێت کە هەمووان سوودی لێوەربگرن و بارودۆخی کارەبا باشتر بکەن. دەژڵێن پرۆژەیەک پەسەندە کە هەموو هەرێمی کوردستان بگرێتەوە چونکە قەیرانی کارەبا گشتگیرە و هەموو هەرێمی کوردستانە نەک تەنیا شاری سلێمانی بەدەست بێکارەباییەوە بناڵێنێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.